پێفاس مادە کیمیاویە دەستکردەکانی کە بە چاو نابینێن توانای خۆڕاگرتنیان هەیە لە پلەی گەرما و نێو چەوری و ئاودا لە دروستکردنی چەندین شت بەکاردێن لەوانە دروستکردنی ئەو جلو بەرگانەی کە ئاویان تێناچێ و قاپ و قاچاق ئەم مادەیە پەیوەست کراوە بە سەرهەڵدانی کێشەی تەندروستی لەوانە نەخۆشی شێرپەنجە لەبەر ئەوە هەوڵی زۆر لە ئارادایە بۆ ڕزگاربوون لەو مادە ژەهراویە لەلایەن هەندێک وڵاتی پیشەسازی و ڕێوشۆن لە بەرچاو گیراوە دەگەڕێن بە دوای جێگرەوەیەکدا هەڵبەتە پارەشی تێدەچێت بەڵام بڕی تێچوونەکە زۆر کەمترە لە تێچووی ئەو سکاڵە یاسانەی کە لە حاڵەتی نەگۆڕیندا دەکەوێتەوە بەو پێەیە ئەو مادە ژەهراویانە کە بە سانایی لە ڕێگەی ئاوەوە دەگوازێتەوە ئاژانسی پاراستنی ژینگە لە مانگی سێدا ستاندارێکی پاراستنی تەندروستی سەرتاسەری بۆ 6 جۆری ئەو مادە ژەهراویانە لە ئاوی خواردنەوە دەستنیشان کردووە ڕێکخراوی EPAش پێشبینی دەکات تا کۆتایی ساڵی 2023 ڕێساکە تەواو ببێت لە بەیاننامەیەکیشدا بۆ دەنگی ئەمریکا EPA ڕایگەیاندووە کە 6300 تۆڕی گشتی ئاو 3 ساڵیان بۆ دانراوە بۆ چاکسازی ئاژانسەکە دەژڵێت بە گرتنەبەری ئەم ڕێکارانە ڕەنگە توشبوون بۆ 100 ملیۆن ئەمریکی کەمتر بکاتەوە کۆمەلگای زانستی لە سەوسان دانانیشن لە زانکۆی ویلایەتی ئەریزۆنا لە ئەمریکا مامۆسای ئەندازیاری ژینگە کار لەسەر تەکنۆلۆژیا گەکات بۆ تێکدانی پەیوەندی بە هێزی نێوان کاربۆن و فلۆرین کەوا دەکا ڕێگە بگرێت لە پێفام کە ئەوەندەی تر ژینگە پێست بکات لە ڕێگای بەکارهێنانی گازی هیدرۆژینەوە ئەو کارە دەکات بۆ هەڵوەشانەوەی ئەو گەردی لانە هەوڵەکان لە ئەمریکا و کەنەدا و وڵاتانی تر بۆ چارەسەرکردنی ئەو کێشە تەندروستیە بەردەوامە و لە پەرەپێداندایە لە کاتێکدا لە زۆربەی شوێنی دنیا ئەو مادە ژەهراویانە بوونیان هەیە و پێویستیان بە چارەسەریە یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی ڤێرۆنیکا بالدێراس لە ئەلێکزاندریای ڤێرجینیاوە